قماشەکە 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 جوانە هەرزانە نایابە لای ئێمە دەسەکەوێ تا بڵێ سوور و جوانە بۆ ئافرەتی خانومانە قماشەکە 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 لای ئێمە هەرزانە بۆ ئافرەتی خانومانە تا بڵێ سوور و جوانە قماشەکە 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 باقی ئەو قورعانە ئالەمەی بکڕە لە 47 ساڵی شووەکەیت خۆش ئەوە تۆ قەدیمش خەریکە میشانە بوویتە تاکید وەڵڵای ئافرم ئەوە دانا چووکە دامی خواتوە بوو وەڵڵاهی سەر و 2 ملیۆن بینەری نەبێ ئەی تاشم ئەم سمێڵە حەزیش ناکەم بەم بەدەمدا کاک ڕەشیدجان تۆ ڕێمکە فەرموو وەڵڵاهی جوان دەچوو ئەوە یەکەم ڤیدیۆمانەوەیە بێوانی تر چۆن بەدڵێ بوو زۆر زۆر ئەمە هەراڵەگرم هەتایە نایفۆ یادگاری وەکو یەکەم ڤیدیۆمان کاکەوە من وە مۆنتاژ و شتێکم ڤیدیۆکە و ئەشینێرم بۆ ئەو پەیزانی تر بەڵام یەک شتێکە یعنی بڵاوکردنەوەی کەوە کوڕیکلام داگرن ڕاستی پارەیانەوێەوە پارە ئایچی خۆمان بڵاوەکەیرەوە هیچ ئینسان پارەی تێکە و کورە تواز لە پارە بێنە خۆ بەقڵ 500 ساریەکە دی 1 دینار نایەم کاک ڕەشیدجان ئەو ڤیدیۆ جوانەمان کردو لای خۆمان بڵاومان کردوتەوە سپۆنسەریشی لێ ئەدەین بەڵام ئەبێ پەیجەکان تریش هەیبێ لا حول ولا قوة إلا کەمە بالله کورە چیە 300-400 دلار چان چان 300-400 دلار کورە بۆ خاتری خواکڵاوی ئەژنۆمە تەقێنێ 300 دلار ئەی تۆ خێرەکەی نازانی چەنە دوایی یعنی خێرێکی باشەکە ئەگەر هەشقات خێری نەبوو ئەم سمێڵاتە آخر وەکو جارەکانی تر نەبێ بۆ خاتری خوا فرە نەبا سوێن بەخوا لە زۆر جوان دەرچوە دڵنیا بە